ئەمڕۆ بەشێک لە پشکنینەکان و لەو توێکاریکە بۆ تەرمی یاد سەرباز منداڵەکەی گوندی ئێنزێ کە لە 28 پێنجەوە بێسەر و شوێن بوو لە 12/6 دوای 2 هەفتە ئێسکوپروسکەکەی دۆزرایەوە. ئەمڕۆ ئەنجامەکەی ئاشکراکرا. دایک و باوکی بەیانی ئەمڕۆ هاتن بۆ ئاسایشی ڕاپەڕین تاوەکو ئێستا لایەنی فەرمی دایک و باوکی هیچ قسەیەکیان نەکردووە. یەکێک لە مامەکانی کە لەگەڵ دایک و باوکی بووە لەناو ئاسایشی ڕاپەڕین پێی گوتین کە بەپی ئەو ئەنجامەی کە پێیان گوتون بەبی ئەو پشکنینی DNA کە بۆ ئێسکوپرسکەکان کراوە بە ڕێژەی 99.9 ئەو ئێسکوپروسکە یان ئەو تەرمەی کە دۆزراوەتەوە تەرمی یاد سەرباز بووە و ئاماژەی بۆش کرد چەند کاتژمێری داهاتوو وەکو بنەماڵەکەیان ڕاگەیەندراویان دەبێت. ئەمە تەنها بەشێکە لە ئەو پشکنینەی کە کراوە. تاوەکو ئێستا بە فەرمی تەواوی پشکنینەکان ئاشکرا نەکراون یا لایەنی فەرمی وەکو پزیشکی داد و وەکو ئاسایش بڵاوێن نەکردوێتەوە بە گوتەی مامی کە لەگەڵ دایک و باوکی بۆ وەرگرتنەوەی ئەنجامی پشکنینەکە چۆ بۆ ناو ئاسایشی ڕاپەڕین پێیان گوتون کە بە ڕێژەی 99.9 ئەو پشکنینانە دەرکەوتووە کە ئێسکوپروسکەکان تەرمی یاد سەرباز.